سلااو و ڕێز بینەر و تەماشەوانن هێژە ئیرۆ لەسەر مژارێکی گرنگ و ڕۆژانە و حساس ئەم داخفن ئەوژی ئەوە هەڵبژاردنە هەرێما کوردستانە عراقێ دێ چ پێبێ گەلۆ هەڵبژاردن وەرێ ئەنجام داین ئان نەوێ ئەنجام داین وەکی کو هون دەزانن پشتی فەسکردن و نەناسینە پەرلەمان و حکوومەتە هەرێمی کوردستانی ژعالیە دادگەها فدرالی یا عراقێ ئیدی هەڵبژاردن بوو تشتێکی مەجبوری لێ گەلێک بڕیار یا دادگەهن فدرالیا عراقێ هاتن لەسەر بنگەها سکاڵانامە و شکایەتێن یەکێتی نیشتیمانی کوردستان و هەنێک ئالیێندنێک و ئەم بێژن کورسیا کۆتایان داوی لێوەرێ 11 کورسی ji بۆی و ئەو لە گۆڕیوان ئەو کورسی بەردەوام دە خزمەتە پەدەکێدانە و دە هەمان دەمێداژی ئەم بێژن هێژمارە کەسێن و ناوێوان هاتنە نویساندن کۆمسیۆنە هەڵبژاردنە عراقی بەوی ڕەنگی پێفداچوونە کرد و ئەو دەنگدان یعنی ئەو کەسێن و دەنگێوان هاتنە تۆمارکردن هاتنە قەیدکردن چ قاسی دەنگێوان ڕاستە بەوی ڕەنگی مەدید و هەڵبژاردنە دەمێ پێشدا تو بخوازی نەخوازی ئەو سنگ و قورساییە پەدەکێ یعنی پشتی و 2000دا ئەم بێژن قازانج کردبوو و ببوو بەردەوام دەبوو پارتیا یەکەمین بەوی ڕەنگی لە هۆلێ نامینە یعنی پەدەکە ئان دێ ببە پارتیا وەک بەرێ وەک ساڵە 1992 پارتیا 50/50 ئانجی ببە پارتیەکی و ئەم بێژن دەنگێک ئانجی کورسیەک ئانجی دوو کورسیەوی حتا ژەعالیێندنێ کێمترە و دە هەمان دەمێدا مەدید و بڕیار هاتن داین ژعالیە نێچیروان بارزانی مەرسووم هات دەرخستن و هەڵبژاردن لە مەها حوزەیرانێ وەرێ ئەنجام داین لێ ئەم دزانن لە هەرێما کوردستان هەیە ئەنهی بە تایبەتیژی پشتی شەڕێ ناوخۆی پشتی 1994 مرۆڤ دەکارێ بێژێ استراتیژیەکە پەدەکێ هەیە و ئەو قبول ناکە جارێک دن پارتیا 50/50 5/5 قبول ناکە ئەو دەخوازن هەگەر کورسیەکی وانژی زێدەتر بێ ئەو دیسا هەژموو ناوان لەسەر هەرێما کوردستانی هەبە یعنی پشتی ئیتیفاقە واشنتۆنێ گوشار ئەم بێژن زەخت لەسەر یەکێتی و پەدەکێ ژعالیە ئەمریکا بە پڕ هاتنکردن ji بۆی ئەو وێ دەمە دەخواستن ڕژێمە عراقی یا سەدام حوسێن ji هۆلێ ڕاکەن دڤیا بوو و یەکێتی و پەدەکە بگێژن ئیتیفاقێکی و ببن هێزێکی ئاریکار ji بۆی هەڵوەشاندنە ڕژێمە عراقی یا سەدام حوسێن وانە بە زۆر لە هەفتووکردن لێ دەداویە داژی دە پراکتیکێدا ینی بە قاسیک و وەقاس ئینسان چوون و هاتن بەناوبەرە هەردووکان نێوبژیوانی کردن لێ دیسا پەدەکە دەداویەدا ژوان ڕاگۆ هەگەر و هون دەخوازن ئاریکاریامە بکەن هەرن یەکێتیە ڕازی بکەن بلا کورسیەمە لە سەدی 5 بن یاوەجی لە سەدی 49 بن و داویەدا یەکێتی و مامجلال بەڤەیەکی ڕازی بوون بە شەرتێکی و مامجلال ببە سەرۆک کۆمارێ عراقێ و سەرۆکی هەرێما کوردستانی و سەرۆکە هەرێما کوردستانی بەردەوام دەدەستێ پەدێکەدا بێ و سەرۆکە حکوومەتجی هەر 4 ساڵان یەکەک بێ و بەوی ڕەنگی یەکێتی و پەدەکە لەسەر کێک و لەسەر پاستەیە لەسەر ئەم بێژن خێر و بەرەکەت و سامانێ هەرێما کوردستانی وسا لە هەفکردنەکردن ناولێکردن لە هەفکردنا استراتیژی لێدا ئەنجامە لە هەفکردنا استراتیژیدا یەکێتی بە تەمامەتی جودا لاواز بوو چینێن
ناوین ئانژی چینێ لە ژێر ناویندا پڕ ناڕازی بوون دەوێ گەندەڵیەدا کەسێن موچە خۆر پڕ بوون قوربانی و ئەوژی بوو سەدەمە و دەناوە یەکێتیەدا گروپە بەناوێ گۆڕان بە سەرۆکاتیانە شیرا مستەفا جودا بەبە یەکێتی هێژی زێدەتر لاوااستر بوو و بەمرنا جەلال تاالبانی ڕ ئەv هافسەنگی هات گۆڕتن یعنی یەکێتی ئیدی کەسێکیوی نەبوو و سەرۆکێ هەری ژۆر لە زیرڤێدا یا پەدەکێ بە لەسەر کورسیاوی بە پەدەکێڕا لە هەف بکە لەسەر ئەڤەیەکێ و بە تایبەتیژی بەهاتنە بافێڵ تاالبانی ئەv یەک بوو گەیشتە زیرڤێ گەیشتە لووتکێ نا ئەو هەڵبژارتن وەرێ ئەنجامداین ئانژی نەوێ ئەنجامداین مەگۆت استراتیژیە پەدەکێ ئەوەکو ئەو پارتیا یەکەمی لێ مەترسیە پەدەکێ بێگومان ئەوە هەگەرکو لە بەدینان 200,000 دەنگ وەندا بکە لە سلێمانیەژی 100,000 دەنگێکی وەندا بکە و 11 کورسیە کۆتایانژی وەندا بکە بێگومان ئەو یەک ببە سەدەمە و پەدەکە نەبە پارتیا یەکەمین یعنی لە سەدی پێنجیویەکێ دەنگان بەدەست نینێ و احتیمالێکی مەزن هەیە ئان ببن 5 بە 5 ئانژی پارتێکی دنێ وەک یەکێتیە ببە حتا 5 ئەو یەک بێگومان هەنە ئەو مەترسیەکە دەناوە پەدەکێدا یا دنێژی ئەم بێژن ئەو هێزێک و لە پشت پەدەکێ بوو ئەو هێزێک و جیۆپۆلۆتیک فەڕس کردە پەدەکە پێراکار بکە زێدەتر تورکایە لێ تورکیا لە ڕۆژهەڵاتان ناوین لە قەفقاسیادا حتا لە ئەفریقادا لە لیبیادا لە سووریادا جیۆپۆلۆتیکێکی وسە حتا نەها قازانج نەکردە حتا دە شەڕێ پەکەکەدا مرۆڤ نەکاری بێژێ هەر تشتە قازانج کردە بە قاسیک و مرۆڤ دکارێ بەبێژی گەریلاین پکەکێ لە کوردستانە تورکیای خستیە دەرەوە بێکاریگەر کردە لێ دیسانجی نەکاریە پکەکەی بە تەمامەتی ژهۆلێ ڕاکات تەکلیە نوی بە ئەمریکارە پڕ خراپن یعنی بەریا دوو ڕۆژان ژخوا وەزارەتە دەرەوە یا ئەمریکای ڕاگەهان و سەردانە ئەردۆغان ji بۆی واشنتۆنێ بە بایدن ڕاهاتیە هەڵوەشاندن دە هەمان دەمێدا تو بخوازی نەخوازی تورکیا وڵاتێکی ناتوویە ژەعالیەکی بەرژەوەندیەوی بە رووسیا هەنە ژەعالیەکی دنێژ بووی کە وڵاتێکی ئەندامی ناتوویە تو بخوازی نەخوازی مەجبور دەبە لە هەمبەری رووسیا هەنە کاران بکە و رووسیاژی حتاک و دچە vêyekê nîşan dida ku di şerê Okraynayê de ser dikeve gava Rusya di şerê Okraynayê de serkeve bêguman hukm û destsaladariya Rusyayê li ser behra reş zêdetir dibe ew jî hereşeyeke tehdîdeke tişteke ku Tirkiye naxwaze loma tu lê dinêrî rewşa Tirkiyeyê gelekî aloza û li hilbijartina herî dawiyê de ya herêmê de partiya destsaladar Erdogan بوو پارتیا دووەمین پارتیا جابە بوو پارتیا یەکەمین ڕەوشێکی ئابووری پڕ خراپێ ئەو نزانن چەوە کۆمی سەر هەفتوو بکەم ئەو پشگیری حتا نەهاکوش بۆی پەدەکەی هەبوو و تەنێ تورکیا بوو و تورکیاژی دەوی واریدا ڕەوشاوی بەوی ڕەنگە لۆما مەدید و بەریا چەند ڕۆژەکن ئیدی دەناوە پەدەکێدا دەناو ڕاگەیاندنا پەدەکێدا پرۆپاغەندەیەک و ساتێکردن و نێچیروان بارزانانی ڕۆژە یەکشەمێ دێ مەرسوومەکی دنێ دەربخە و ئەو هەڵبژاردن پاشڤە بخە تەجیل بکە ئانجی هەڵوەشینە نێچیروان بارزانی بەریە هەفتەیە بەهورتی سەردانێکی بەغدایی کرد 3 ڕۆژان لە بەغدایە ما بە پارتیان شیعایە نێزی ئیرانی ڕا ڕوونیشت و ژوان ئاریکاری خواست ئەوجی پشتی سەردانە ئەردۆغان بوو ji بۆی هەولێرێ بێگومان و مرۆڤ بەوی ڕەنگی لێ دنەڕێ ژەعالیەکیدا زەختێکی پەدێکی زێدە لەسەر نێچیروان بارزانی هەیە و هەوڵ بدا ئەو هەڵبژاردن دەدەما خۆدا نێ ئەنجامداین لێ نێچیروان بارزانی ڕەوشێکی بەوی ڕەنگی هەیە
یعنی دەناوە پەدێکێدا مرۆڤ لێ دەنەڕێ بێگومان بەحسا ناکۆکیە نافخۆیی تێکردن بە تایبەتیشدی ڕێقابەت و ناکۆکی و ململانێ دەناوبەرە نێچیروان بارزانانی و مەسرور بارزانانی و مەدید بەرێدا گەلک کۆمپانیا و فیرما و ئیحالەیە نێچیروان بارزانانی هاتن هەدەفگرتن گەلک سەرمایەدارێوان هاتن ژۆلێ ڕاکردن و گەلک سەرمایە نێزی نێچیروان بارزانانی مرۆڤ لێ دنەڕێت مەهێن دومایەدا هەمووی چوونە دوبەی چوونە ئیمارات یعنی لە کوردستانێدا سەرمایەکی نێچیروان بارزانانی پڕجددیژی نەمایە نێچیروان بارزانانی لەسەر vê بنگەهێ حتانها خۆ لەسەر پێیان گرتیە و ژعالیەکی ببە نێڤبژیوان دەناوبەرە پەدێکە و پارتێندنێ ژعالیەکی دنێدا بە دەرڤەڕا دەناوە تەکلیاندا بە لەسەر ناوێ پەدەکێ ji بۆی و حتا نەهاژی مرۆڤ لێ دنەڕێ پشتی ڕێفراندۆمێ و بە تایبەتیژی پشتی دەستگیرکردنە ڕۆژنامەڤان و چالکڤانên بەهدیناندا مرۆڤ لێ دنەڕێ بەڕاستیژی پر دەری لەسەر مەسرور بارزانانی و مەسعود بارزانانی ڤەکری نینە vekirî nîne tenê nêçîrvan barzanî derî li ser vekiriye loma heger ku nêçîrvan barzanî ew daxwaziya pedekê qebûl bike ku em bêjin rêk neda helbijardin werêkirin an jî helbijardinan asteng bike ihtimalekî mezin heye nêçîrvan barzanî bibe qurbanî û nêçîrvan barzanî li gorî qenaetê min baweriya min nekarê barekî wisa li ser xwe helbide loma nêçîrvan barzanî rêya sêmîn girtiye be rêya sêmîn çi ye مرۆڤ لێ دەڤان ڕۆژێن دوماهێدا گرانیا خوا دایە سەر پارتی و ئالیە ئیرانی یعنی دەخوازە ئەو دەزانە یعنی پەدەکە دەبێژە هەڵبژاردن بەرێدا هاتی دیزاینکردن یعنی ئیران هەڵبژاردن دیزاین کردە و ئەم ناخوازن بچن vê هەڵبژاردن ئەو ئیدdiایە پەدێکەیە و نێچیروان بارزانانی دەداویدا دەخوازە بەوێ دیزاین کرێ کەسێک و ئەو دیزاین کردە و ئیرانە بەوانڕە لە هەفتوو بکێ و بکارە بگاتە فۆرمیلەیەکی هاافبەش دەناوبەرە یەکێتیە و پەدەکەدا گەلۆ ئیران vەیەکێ دکێ ئانا یعنی هەگەر و ئیران ئەو داخوازیە پەدەکێ قبول بکێ گەلۆ ئیران وێ دەمێت چژە عراقی بکە چژە یەنەکێ بکە یعنی نەها پەدەکە تەنێمایە بزاڤە گۆڕان هەنێکی پێڕایە ئەو ژیش بووی وەیەکێک و دەناوە حکوومەتێدا ئەو پۆستێن وان کو هەنە حتانها وان پۆستانە بپارێزن تەنێ ئەو یان تشتێکی ئەس باوەڕ ناکەم تشتێکی پرەنسیپی بە یا حرەکەتا گۆڕان هەنێکی بەرژەوەندیا ڕۆژانەییە لێ پەدەکە تەنێمایە پارتێن دنێ هەموو دەخوازن دەدەما خۆدا هەڵبژارتن وەرێ ئەنجام داین نەها ئیران vەیەکێ بکە یەنەکێ ڕحەسز ناڕەحەت دکە ناکە یەنەکێش دەست دەدان نادا بێگومان ئیران vەیەکێ بە تەمامەتی لە گۆڕی داخوازیە پەدەکێ ناکە لێژ بووی ئیرانێ تشتێکی پرپر گرنگە یعنی عراق و بە تەمامەتی دەوارێ عسکەریدا دەوارێ سیاسیدا دەوارێ جیۆپۆلۆتیکدا حتا دەوارێ ئەنەرژیدا دەوارێ بازرگانیدا زێدەتری خۆ یعنی ژغێنی فینانس ژغێنی پارە ژغێنی دۆلار عراق پڕانیا خۆ دەدەستێ ئیرانیدایە لۆماژی احتیمالێکی مەزن هەیە ئیران بخوازە ئەو ئالیەک و بە تەمامەتی دەستێ ئیرانێدانینە و پەدەکەیە زێدەتر دەستێ تورکیادایە و پەدەکە یعنی پشتی ساڵا 62 61 هەر کەس دەزانێت و هێڤیەکی بە ئیسرائیل ڕاهەیە و ئیسرائیل باندۆراوی لەسەر پەدەکێ هەیە وەکی کومە دەدەما ڕیفراندۆمێدادی دکارە پەدەکێ هەنێکی بدێ حڕکاندن بدێ بزافکردن لۆماژی احتیمال هەیە ئیران بخوازە فۆرمیلەکی نو ببینێ فۆرمیلێکی نو ببینێ داک و پەدەکە و یەنەکەی نێزی هەفتوو بکە و بەوێ ڕەنگی هەڵبژارتن وەرێ ئەنجامداین ئانجی سۆز بدێک و پەدەکە نا بە قوربانیەکی مەزن دە ئەنجامە هەڵبژاردنێدا
هەگەرکو ئیران vêyekê bixwaze yani ئیران bixwaze henekî dinê pedekê ji İsraîlê ji Tirkiyeyê dûr bixa bêguman serkeftinekî gelek mezin e ji bo Îranê li rojhelata navîn de li Iraqê de û li Kurdistanê de. Loma jî ihtimalekî wisa heye ku İran vî karî bika berastî jî û İran dikare bandor li ser yekêtiyê jî bike. احتیمالێکی بەوی ڕەنگی هەیە نێچیروان بارزانî ببە سەرۆک وەزیرێ هەرێمێ ji بۆی کو نێچیروان بارزانî لە گۆڕی مەسرۆر بارزانî کەسێکی هەنێکی نەرمترە دەریێن دیپلۆماسی فکری تێلێ تێکلیەن وی بە ئالیێندنێ را گەلێکی باشن ئینسانێکی حشک نینە و ji ئالیێندنێ هەنێکی وەک دیپلۆمات تێقبولکردن حتا ji derve jî têqebulkirin yani me dît piştî rîferandûmê de gava ku birêk me gor hat bi Mesûd Barzanî re bi Mesrûr Barzanî re nerûnîşt hate hewlêrê bi Nêçîrvan Barzanî re rûnîşt û Kurdistan teslîmî Nêçîrvan Barzanî û Qubat Talebanî kir. Ehtimalekî mezin heye ev yek çê bibe û li hemberî wê jî yekêtiye bi wî rengî razî bikin ku serokatiya herêmê ehtimalekî mezin heye bidin yekêtiye. Tiştekî wisa jî çê dibe lê dîsan jî ev yek bibe jî gelo dîsa pirsgirêk çareser dibin wê demê postê Mesrûr Barzanî çi dibe rola Mesûd Barzanî çi dibe vana hemû pirsyarin yani gelek alî wisa şirofe dikin Nêçîrvan Barzanî mayîneke elxameke loxmeke di nava ya yekêtiyê de yan jî ya Îranê di nava pedekê de her gav ku bixwazin dikarin bikarbînin dikarin biteqînin wa tiştane yani hinek pirsyarin ku mirov nikare şirove bike hinek îdana mirov nikare niha sedî sed wane bibîne lê heger ku ev yek bibe jî gelo li nava pedekê de hinek havsengî tên hejandin. Çi dibe bila bibe di nava pedekê de henekî goma avê hatiye şeqandin hatiye şêlûkirin ew gom kengî avawî zelal dibe kengî ew şepol û em bêjin tevlî hevbûna avê asayî dibe normal dibe em di demê pêş de bibînin lê li gorî texmîna min helbijardin ihtimalekî mezin heye İran bixwaze formekî nû bibîne ku henekî zextan li ser yekêtiye bike û hinek jî zextan li ser pedekê bike û hinek jî zextan li ser Iraqê bike ku helbijartin werê encam dayîn lê bi rengekî bibe ku pedeke sedî sed nebe qurbanî û pedeke li hemberî wê ji İsraîlê henekî dûrkeve ji Tirkiyeyê henekî dûrkeve henekî zêdetir biçe bin bandora Îranê ev yek jî ji bo Îranê wek min got serkeftinekî mezin e ji bo Iraqê jî serkeftinekî mezin e ku pedeke nêzî Bexdayê bibe bi wê rengî jî henekî pirsgirêk çareser bibin ew formîl çiye ew formîl ihtimale dîsa me vegerîne serdema 50-50 ihtimalekî wisa bi wê rengî heye lê wek min got ev tenê şirovena ev girîmanina em di demê pêş de dibînin ka dê çi bibe û ez ê hewl bidem ji hawşûn ve deqa bi deqa saet bi saet kontrol bikim û bi wê rengî bevara parve bikim li kerema xwe hewl bidin kanala me ya YouTubeê subscribe abone û iştirak bikin kesên ku iştirak nekirine heger ku pirsyarê we hebin hûn dikarin pirsyarê xwe li ser kanala YouTube de binivîsin ez di demê pêş de hewl bidem hemî pirsyarên we bi avayekî dûr û dirêj û têr û tesel cawab bidem rêz û silav heta bernameya pêş me de hîwa xweşnaw.